جارێکی دیکە چارەنووسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە گێژاوی نادیاریدا دەخولێتەوە لە کاتێکدا زیاتر لە 2 مانگە چاوەکان لەسەر ڕێگەی بەغدان بەڵام بێدەنگی و خۆدوزینەوەی حکومەتی فیدراڵی و حکومەتی کاربڕێکەری هەرێم نیگەرانیەکانی قوڵتر کردوێتەوە. مەوەی زۆر سەیرە ئەم کابینەی حکوومەت وێڕایەوەی کە زۆر دواکەوتۆ تشکیل نەبووە بەڵام ئەو کابینە کاتێش کە هێشتا با بڵین کاربڕێکەرە هەست بە بەرپرسیارەتەکانی ناکە بەرامبەر ژیانی موچەخۆران هیچ بەدیلێکی پێ نییە نزیکەی 2 ساڵە ئەو هەموو داهاتی ناو خۆکۆ دەکەنەوە ئەو هەموو نەوتە دەفرۆشن نەمان بینی ڕۆژێک لە ڕۆژان پارەی ناو قاسەکانیان بێن و لە کاتی قەیرانی موچەخۆران بۆ 3 مانگ بێن و مشورێک بخۆن لەو زروفە دەبینین ڕۆژ بە ڕۆژ سامانی بەرپرسان زیاد دەکا بەڵام ژیانی موچەخۆران وەک خۆیەتی و بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بێباکن هەست بە ئازارەکانیان ناکەن. لە بەغداش چاوەکان بە تایبەتتر لەسەر کۆبوونەوە پێشوەختەکەی ئەنجومەنی وەزیران بوون بەڵام ئەوی جیا لە هەر کۆبوونەوەیەکی پێشخۆی زۆر کەمی پێچوو و هیچ باسوخواسێکیشی لەبارەی موچە و کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان نەکرد. موچەخۆرانیش نیگەرانن لە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم کە دەڵێن هیچ باکی نییە لەم بارەیەوە پێویستیشە تا سێشەمەیەکی تر و کۆبوونەوەیەکی دیکەی ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ موچەخۆران چاوەڕێ بن بزانن هەواڵی موچە دەبێت یاخودنا. هەرێمە توانێت بە داهاتی ناوخۆ بە پارەی ئەم نەوتە موچە بدا بۆ موچە نادا بۆ ئەچێ خەڵک تەسلیمی بەغا ئەکاتەوە بۆ خەریکە هەرێمەکە لە دەستدا بۆ کەرامەتی خەڵقیان نەهێشت یعنی ئەمانە هەمووی پرسیارێکە بەڕاستی بەرپرسانی هەرێم زۆر بێباکن لە گەرمەی ئەوەیە کە خەڵک بارودۆخیەوەیە هیچ بەرپرسێکیان لەم دوو حیزبەی دەسەڵات کە لە حکوومەتان یا لە کوردستانین یاخوان بێدەنگ کردووە یا خەریکی بەسەربردنی پشۆکانی هاوینن ئەوەی لە بیریان نییە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هەر بۆیەش ئەوانەی کە دەچن بۆ بەغا گفتوگۆ هەندێک لیژنەی هونەرین کە خاوەنی بڕیار و دەسەڵات نین. لە نێو ئەم هاوکێشە ئاڵۆزەدا 11 ساڵە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم باش دەدەن دابەشکردنی موچەی مانگی 5 ئەمساڵ نەیتوانی ئەم برینە قوڵە ساڕژ بکات کە دواکەوتنی بەردەوامی موچە لەسەر گوزەرانی خەڵک دروستی کردووە. حکومەتی ماوە بەسەرچووی هەرێمیش لەو وەهمەدایە کە تووڕێی خەڵکی کپ کردوێتەوە بەڵام لە ڕاستیدا نیگەرانیەکان تەنها لەسەر موچەی مانگێک نییە بەڵکو لەسەر چارەنووسێکی نادیار و داهاتوویەکی لێڵە. ڕامیا عوسمان کەناڵی پێیام سلێمانی.